ئەم شەو باسی بابەت و خویەکی هەستیارەکەین لە ناو کۆمەڵگەی کوردی و ئەتوانم بڵێم بابەتێکی جیهانیشە. ئەم شەو باسی کۆیلەبوونەکەی. لە سەدەکانی ڕابردووە کاتێک مرۆڤێک بە کۆیلە ئاکرا بەڕوونی دیار بوو و خۆشی ئەیزانی کە کۆیلەیە، بەڵام لە ئێستایە بە سەدان جۆری کۆیلە هەیە کە کەمیان ئەزانن کە بوونەتە کۆیلە. مەسەلەن کۆیلەی پارە هەیە ئێستا، چەندین خەڵک بوونەتە کۆیلەی پارەکانیان لە بریۆی پارەکانیان بکەنە کۆیلەی خۆیان. چەندین خەڵک بوونەتە کۆیلەی سیاسی، کۆیلەی حیزبێک، حیزبەکەی بەڕاست و چەپا هەرچێ بکات ئەمە پشتیوانیەکە. خەڵکانێکمان هەیە ئێستا کۆیلەی لایک و کۆمنتن، یعنی خۆیەکە بە مۆهەڕیج لە بەردەمی شاشەی مۆبایلەکەیە لە پێناوی ئەوەی کە 100 لایکی زیاتر بۆ بێ، نەکەر خۆی، خوشکی، دایکی، باوکی، برای، یعنی خەڵکانی خاوەن پێداویستی کەسی نزیکی خاتە بەر شاشەی مۆبایلەکان لە پێناوی چەند سەد لایکێک زیاتری بۆ بێ. ئەگەر کۆیلە ببژێرین کۆیلە زۆرە، یعنی لە سەروبەندی دەستپێکردنی ئەم بەرنامە و ئامادەکاریمە، یعنی برادەرێک گوتی بەڵام کۆیلەیەکەیە جوانە، مەسەلەن خەڵکمانەیە بێتە کۆیلەی عاشق، یعنی ئەبێتە کۆیلە بۆ خانمێک، یا بەبێ چاوانەوە خانمێکە بێتە کۆیلەی عاشقی پیاوێک، یعنی ئەم کەسی بەرامبەر هەرچێکی بەرامبەرەکە هەر مبەڕیرێکی هەیە بۆ بانەوە. بە کورتەکەی ئەم بابەتە بابەتێکی قوڵ و هەستیارە، بەڵام نەمەیە لەم بەرنامەیە بە زمانێکی سادە قسەی لەسەر بکەین، بۆی کە ئەو کۆیلانەی کە هەست بە کۆیلە بوونی خۆیان ناکەن دوای ئەم بەرنامەیە هەست بکەن کە کۆیلن. بەخێر بێن. هیچ پرسیارێ ناکەم، ئەتوێ بڵێ چی؟ پێشەکی سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو لایەک. سوپاس بۆ تۆش. تەوەرەکە تەوەرێکی زۆر هەستیار و زۆر گرنگە و فرە ڕەهەندیشە، بەڵام ئێمە دایمەن پێویستمان بەوە هەیە کاتێک کە باسی تەوەرێکی وایە چەمکێک ئەکەین ئەبێ بچینەوە دواوە بۆ مێژوو، ینی پێویستمان بە مێژوو هەیە. تۆ باسی هەندێ سەرقەڵەمە کرد لە بوونی کۆیلە، یا با بڵێن ئەوەی هەژار مکوریانی لە هەمبانە بۆرینە بە کۆڵە ناوێ بە کۆیلەی جاران، کۆیلەی ئێستا، کۆیلەی جاران دیار بوون هەروە بوو کە تۆ باسیەکەی. کۆیلەی جاران خۆی ئەیزانی بە دوای چیەوەیە؟ بە دوای ئازادیەوەیە. ڕاست. بە دوای یعنی مەجبور کراوە کە بێ بە کۆیلە بۆ ئەوەی خەرجی ماڵ و مناڵی، بەڵام خەوی ئازادیش بوو، دەرچوون بوو، خەوی ئازادی و خەوی ئازادکردنی ئەوانی کەشی کردووە. کۆیلەی جاران کاتێک کە کۆیلەیەکی کێبینی یا کە ڕەفیقێکی کێبینی سەری داقس شەرمیە کرد. کۆیلەی جاران ئاغاکەی شکۆی بۆ دائنا، لەبەروی ئاغاکەی ئەیزانی ئەگەر ڕۆژە لە ڕۆژان لەو زنجیرە بکرێتەوە حەقی خۆی لێکاتەوە. بەڵام کۆیلەی ئێستا بە پێچەوانەوە خۆی بۆ ئاغاکەی ئەڕازێنێتەوە. کۆیلەکان لەم سەردەمایە ڕقیان لێیەکە، یەکیان خۆش ناوێ. کۆیلەکان لەم سەردەمایە ونن، یعنی هەرەو قسەی کە لە ڕۆمای کۆن هەبوو دەربارەی کۆیلەکان کە پێشنیازەکرێ جلوبەرگێکی تایبەت بۆ کۆیلەکان دانێن بۆ ئەوەی کە بزانن. خێرا پاشگەزە بنەوە لەم قسەیە، لەبەرەوەی ئەڵێن ئەگەر جلوبەر بکەینە بەردەم کۆیلەکان، کۆیلەکان ئینجا هەستەکەن زۆر زۆرن، دەرەکەوێ ئەوان زیاترن لە ئێمە. لەبەرەوە باون بن،
ئیشیان لەسەر کۆیلە کردووە. کۆیلەش لەو سەردەمەوە هاتۆ و پێشی خستۆتە ئێستەوە، ینی بەگشتی دوو نەوع کۆیلە هەیە. یەکێکیان کۆیلەی ڕۆحیە کە ئەوەی ئۆشۆ فەیلسوفی هیندی باسیەکە، قەشەکان خەڵکیان لە ڕوحەوە کۆیلە ئەکرد. کابرا بە پارەیەکی کەمە چۆلای قەشە خۆی وردەکرد کە درۆی کردووە، کە خیانەتی لە ژنەکەی کردووە، قەشەش گوێی لێگرت، دوایش پێویست پارێ بخەرەنە ئەو داخیلەیەوە. بە پارەیەکی کەم ئەو ئینسانە هەمە بوو بە کۆیلەی قەشە، هەمیش تاوانەکەی یا با بڵێن خیانەتەکەی دابۆشی. کۆیلەیەکی کە هەیە کۆیلەی بازرگان، کۆیلەی دەسەڵات، ئەوانە جەستەیی ئینسان ئەگرن، ینی وات دێکا ببی بە کۆیلەی معاش. ینی هەموو ئەمانە حەزم لە من نییە بەکاری بێن، بەس هەموو ئەمانە پەیوەندی بەوە هەیە لای خۆم بە ئەزمموی ژیانی خۆم. ئینسان تا هۆشیار بێ هێزی زیاتر ئەبێت نابێ بە کۆیلە. هۆشیاری یەکێکە لە چەکە ئەساسی و بەهێزەکانی کە تۆ نابی بە کۆیلە. باشە ئێستا هاوڕایت ئەو کۆیلانەی ئەو چەندانەی کە بژاردم لە سەرەتای بەرنامەکە هەیە؟ بەڵێ کۆیلەمان هەیە لە شوێنی ترسناکە، ینی شوێنی بڕیارە، سەن لە دەسەڵات هەیە. کۆیلەمانەیە نووسەرە، ینی ئەو حیزبە ئەو لایەنە ئاراستێکە کە گوتاری چۆن بێ. ئەمە مشکلە گەورەکەیە، لەبەرەوەی کە وەکوتم کۆیلە ڕقی لە کۆیلەیە، کۆیلەکان یەکتریان خۆش ناوێ. کۆیلەکانی ئێستا کۆیلەکانی ئێستا یەکتریان خۆش نایە، بەڵامانەیە ئێستا ئەوانەی جاران یەکگرتوو بوون، ئەوانەی جاران لە چاوەوە هێزیانەیە بە یەکتری، ینی چاوی یەکتریانە خوێندەوە قسەیانە کرد بەیەکەوە کە ئەگەر ڕۆژێک مەجالێکە بێ ڕزگارمان بێت چیەکەی. تەنها شتێکە تۆ پێویستە پێیەتی هۆشیاریش مەبەستم خوێنەواری نییە. خوێنەواری شتێکە، مەسەن خەڵکمانەیە کۆیلەی کتێبە، ئێمە برادرمانەیە مەسەڵەن توش غەیناسی ڕۆژی کتێبێکە خوێنێتەوە، بەس غەڵەتە خوێنێتەوە، ئەو پێی وایە ئیشەکەیەتی، پێی وایە لەبەرەوە کتێبە خوێن ئیتر ئیشکردنی ئیشی ئەم کتێب خوێندنەوەیە. ینی بە نەوعی کە هەیە تووشی نەخۆشی بووە، ئەڵێ ئیشت چی؟ ئەڵێ شاعیرم. شاعری پیشەیە؟ خانم، ینی بە درێژایی گوتاری شۆرشە گەورەکانی کوردی باسی ئازادیمان کردووە، جێی کوردۆنیە ئەو خۆ دەڵێ پێم بڵە جێی کورد، هەروە بانکەبوونی بە درێژایی ئەو مێژوانە ئێمە کاکسەرور ئێمە باسی مەسەلەن گوتاری سیاسی و ئەو هەموو بەرخۆدانی ئێمە هەمان بووە بۆ ئازادی بووە، بۆ ئەو بۆ کە فۆرمی کۆیلەیی و چوزانم چی و چی لە هەرج ناوێکا بێ نەهێڵرێ. بەڵام کاکسەرور هاوڕای قسەکانم بوو، ینی کە ئەڵم هاوڕای ئەو چەند جۆرە کۆیلەی کە بژاردم. بەڵام خەتای چییە کە ئێستا و هەموو کۆیلەیە هەیە؟ ینی وەکو پێم وتی لە کۆیلەی سیاسیەوە بیگرە، کۆیلەی سۆشیال میدیاوە بیگرە، کۆیلەی ئیتر چوزانم. ڕەنگە ئێستا هەر کەسێک کە گوێی لە ئێمەیە و من ئامانجمە لە بەرنامەکان ماوا بێ بکەوێتە مناقەشەیەک لەگەڵ خودی خۆیە، بزانێ کامی ئەو قسانی کە ئێمە یکەینسا. من بۆ خۆی کە باسی ئەو تاریخی کرد کاکسەروەر، من کەوتمە مقارنەوە لە دووسێ شوێنە مۆچۆرکەم پێهاو، ینی حتا کۆیلەکانی جاران کە سەیری یەکتریانە کرد هێز و ئازادیانە بە یەکتری، کۆیلەکانی ئێستا سەیری ئەوەکەن کە منافەسەی کۆیلەبوونی زیاتر بکەن. مەسەلەن بۆ ئەمە بۆ گەیشتۆتە ئەم شوێنە لە میلەتێکی وەکو ئێمە کە بە تاریخ هەرژێر دەستە بووین، هەر غەدرمان لێکراوە لە ئێستا، یان ئەگەر ئەم پارچەی باشوور بە نمونە بێنینەوە بە جۆرێک لە جۆرەکان ئازادیمانەیە، بەڵام خۆمان دیسان و خۆمان کردوتەوە بە کۆیلە. بۆ سەبارەت بوو باسە من پێم وایە بەشێکی زۆری ئەوەی کە ئێمەی کورد
لە باشوور باسەکەم ئەکەوینە ژێر کاریگەری ئەوەی کە بە ئاسانی کۆنتترۆل بین بە ئاسانی ئاراستە بکرێن و بە ئاسانی بەڕێوە ببرین ئەو مێژووەیە کە هەمانە چکە مێژوو کاریگەری لەسەر کەسایەتیمان هەیە ناکرێ من بڵێم جیلی تازەم بەڵام پاشخانی مێژووی نەتەوەکەم کاریگەری نییە لەسەر ئێمە لە بەروی بەردەوام داگیرکراو بووین و بەردەوام ئاراستەکراو بووین و زۆر کەم بەرهەمی عەقڵی خۆمانمان خواردووە زۆر کەم بەرهەمی عەقڵی خۆمانمان خواردووە بەردەوام ئێمە لەلایەن دەوڵەتانی دراوسێ و ئاراستە گراوین بەرنامە ڕێژیمان بکراوە لەبەرەوە کەسایەتیمان بە جۆرێکە ناتوانین زۆر بڕیار بین ناتوانین جوان بیر بکەینەوە ئێمە بەردەوام گوێگرین و جێبەجێ ئەکەین ئەمە ئەگەر بە وەرتر باسی بکەین بەشێکی پەیوەندی بە پەروەردەوە هەیە جا پەروەردەی قوتابخانەیان پەروەردەی خێزان هەردووکی پێکەوە خێزانێک کاتێک ئێوێ مناڵەکەی بەردەوام پێی بڵێ بەڵێ تۆ ڕاستەکەیت هەچی تۆ ئەیڵێ وایە و بە هیچ شێوەیە قبوڵی نییە نەئی پێ بوترێت دژی بڕیارەکەی وەڵام بدرێتەوە ئەمە مناڵێک دروستەکات کە ئەچێتە دەرەوە هەموو کەسێک کۆنتترۆڵیەکات هەموو شتێک بەڕێوەی دەبات هەموو شتێک ئاراستەیەکات کاتێک تۆ لە قوتابخانە سیستمەکەت بە جۆرێک لاوازە ئینسان سازی ناکرێت مرۆڤ دروست ناکرێت مرۆڤێ دروست ناکا ڕەخنە بگرێت مرۆڤێ دروست ناکا بیر بکاتەوە بیری بۆ کراوەتەوە بێت بەس بڕوا لەبەریکا بخوێنێتەوە و تەواو جواب باتەوە وی ئاسانە بێ بە کۆیلە بەڵێ زۆر بە ئاسانی مرۆڤێ دروست ناکات هەڵە ناکەم لە ڕووی زانستیەوەکەوە ئەم موشەی کۆیلێ دووبارەکەم و من نەخێر هەڵە ناکەیت چکە ئێمە هەڵە ناکەم کاک سەروەر نەخێر وەکو چۆنامەز یعنی ئەو کە زوو شەی کۆیلە دووبارەکەمەوە نا بەس کۆیلە ببوورە کۆیلە خۆی هینە جنێوە هەنی قسەیەکی نەشیاوە یعنی بە من دایڵم غەڵەت ناکەم بێ زوو بڵێم لەگەڵ ڕێزما بۆ ئێوە کۆیلە ئەتوانین بۆ کەسانی کۆنتترۆل کراو کەسانی ئاراستە کراو جوان موچادیشی بۆ نەکەین ئەڵک ئاوە جا ئەمە ئەم قوتابخانانە کە بەم جۆرە مناڵێک ڕائەهێنێ بیر نەکاتەوە ڕەخنە نەگرێت هیچ بیرۆکەیەکی داهێنەرانی نەبێت بیرکەرەوە مناڵێک لە پۆلی پێنج بە مامۆستاکەی بڵێت مامۆستا من لە تۆ تێناگەم دەرزی تۆ خۆش نییە ئەبێت کاردانەوەی ئیداری قوتابخانەکە و مەکتەبەکە چی بێت سەرکوتیەکڵێ بۆی نییە ئەو مامۆستاتە ڕەنگە بەڕاستی مناڵەکە ڕاست بکە ئەم مامۆسایە وانەکە باش نەڵێتەوە لێرەوە لەم سەرکوتکردنەوە ئیتر ئینسانێک بەرهەمیت بە هەموو شتێکڵێ بەڵێ ڕاستەکەی تەواوە یاکە بەشتێکی شۆگرتی تر پێی وایە ئەو بۆچوونی کە ئام ئەڵێت ڕاستە ئەنی ئێمەی تۆزێک ئەمە ئەم مشکی لێمان هەیە تاکی کورد زۆر دوای قەرەباڵخیەکەوین ینی کە من کۆمەڵێک پێمان وا بوو ئەم بیر بوو بۆچوونە ڕاستە ئیترەوانەی تر پێیان ئەی بە بڵێنوانی ئەڵم دیارە تەواوە ڕاست چاولێکەریمان هەیە لە بەخێربی هەموو ئەم قسانی کە ئێمە ئیکەین ئێستا ڕنگانەوەکانی ڕۆژانە لە سۆشیال میدیایە بینی وە جەنابیشت کارکتەرێکی دیاری نەو سۆشیال میدیای و ئەمە نەبێتە مەدحوسەنە ینی سنجینانە خەریکی ئیشەکانتی لە سۆشیال میدیا حەزەکەم لەو دیوەی سۆشیال میدیا قسە بکەم لەگەڵ تۆ ینی سیرەکەی ئینسانێک لە پێناوی لایک و کۆمنتە ئەبێ بە کۆیلەی فۆلۆوەرەکانی مەسەلەن دایکی خۆی خاتە سەر شاشە دایکێکی پیری داماوی هەیە بەکاریە هێنێ برایەکی خاوەن پێداویستی تایبەتی بەکاریە هێنێ جنێوەیە خۆیەکە بە دەردی هەولێریەڵە قەشمەر بەس لە بەرووی کە لایک و کۆمنتی بۆ بێ لە بەرووی کە خەڵک ئەمە کۆیلەیە و ئەمە ئەم دەردە لە ناو ئێوە کە ئەڵێم ببوورە لە ناو ئێوە وەکو بەکارهێنەرانی سۆشیال میدیا دەردێکی زۆر بەرچاوە یعنی ئینسان لە پێناوی ئەوەی کە لایک و کۆمنتی زیابێ سیناریوی درۆ بۆ خۆی دروست دەکات چوزانم کەرامەتی خۆیانێتە ژێر پرسیارەوە ئەلەو دیوا قسەم بۆ بکە درست بە خێراتن نێو دومیوانە بە ڕێزاکەم و گەنجانەی کەرێرەشن هیوادارم جۆیان لە ئێمە بێ بەس یەک سەرنج لەسەر قسەکانی و بە ڕێزانە کۆلایەتی هەموو کاتی عیب نییە بۆ کۆنتترۆلکردنە هەکو هەر وەکو شاجوان خان باسی کرد نمونە ئێستا ئێمە کۆیلی ئەم بەرنامەی چونچێ هەندێک قانون هەیە ئەبێ پێڕەوی بکەین بۆ نمونە بێ دابنیش ستایلی نابێت دەنگمان زۆر بەرزکەینەوە هەتاوەکو لە بەرنامەکە تەواو ئیتر کە ڕۆینە دەرەوە کۆیلەی با بڵێن کارمەندی مڕوری سەرشەقان هەتا گەینە ماڵەوە بۆی سیارەکان بە جوانی لێ بخڕین و داموشتیوانەکەی
کاڕۆیتە ماڵەوە کۆیلی لەوانەیە خێزان و مناڵەکانتی ئەبێ هەندێک ڕفتار و ئادابی دەرەوە و کێشەی دەرەوە نێنیتە ماڵەوە باشە بەڵام ئەو کاتە باشە کە هەدفێکت هەیە لە کۆیلایەتی بوونەکەت ئێمە هەموو بەندەی خۆین تقریبا ئەوە سیستم و کۆیلە و تۆزێ تێکەڵ نەکرد یعنی خۆڕاستە سیستمیش جۆرێک لە کۆیلایەتی تایە بەتەنگۆنیە هەموو سیستەمەکان جۆرێک لە کۆیلایەتی تایە بەسەر ڕەنگە ئێسا من حەزکەم بە پیاسەوە بەرنامەکە پێشکەشکەم بەڵام کاکسامان بۆی ناگونجەوە ئەڵێ سیستەمەکەی ئێمە وایە لە بڕی کامێراکە لە وایە بێت تۆ لێرابی ئەمە سیستم و کۆیلایەتی نییە تێکەڵکردنی زۆریش خەتەرە ئەو تێکەڵکردنە ئەوە دیسپلین فەرقی هەیە پرەنسیپ فەرقی هەیە لە تۆ کۆیلایەتی لێرەتایە لێرەیە ئەمە پەیوەندی بە یاساکانەوە نییە کە دائەنرێ ئەوە مشکلێکی کە دروستەکە بەڵام هۆشیاری تاچی هیچ کاتێک ینی من خۆم بە کۆیلە نازانم لەم بەرنامەیە لە ماڵەوە خۆم بە کۆیلە نازانم کۆیلە بوون بێهێز بوون باش کۆیلی ینی چی؟ ینی بێهێزی هۆشیاری ینی هۆشە لە دەستداوە باش ببوورە ئەو کۆیلەیە کە ئیجبار ئەکرێ ینی تۆ ینی خۆ هەڵ نەبژاردووە ینی مەجبوریان کردووی تۆ بی بە کۆیلە باشە بە بەرنامە کۆیلەکە بە بەرنامە کۆیلەکراوی بەڵام تۆ کاتێ هۆشیاریت هەیە تۆ هەڵیە بژێری هەڵیاچیتە ژێر سیستەمەکەەوە نەخێر کاک هۆشیاری شێ مەسەلەن حیزبەکەت قسەکە لەوایە ئێستا بۆ نمونە لە ناو ئەحزابی کوردیە هەوادارەکانی مەسەلەن تایەتی بەڕاست و چەپا و حیزبە هەرچیە بکاڵێ وایە ئێمە کۆیلێ کاکە دەروون جان دکتۆر جان ببوورە ئەم بابەتە بەڕاستی گفتوگۆ زۆر هەڵەگرێ بەڵام وشەی کۆیلە ئێستا لە زانستە مرۆیەکان بە تایبەتی دەروونزانی و کۆمەڵاسی و دەروونزانی کۆمەڵاسی ئەو شەیە بەکار نایێنێ بەکار نایێنرێت لەبەرەوە لێ کۆڵۆنیەوە کراوە لەسەر کۆیلە و کۆیلایەتی بەشێک و خۆناغێکی زۆر تاریکە لە مێژووی مرۆڤایەتی بە شێوێکی گشتی ئێمە لێرا تێکەڵاوێک هەیە بەڕاستی کە باسی کۆیلاکەین کۆیلە نییە خۆی لە ئەساسە ئێستا ئێمە باسی پابندبوو نەکەین و بەحسی ملکەچیەکەین پابندبوون هەندێک یاسا و ڕێسا هەیە و هەندێک بەهای جوانی کۆمەڵایەتی هەیە پێویست ئێمە پابندین پێوەیە و معنای نییە تۆ کۆیلی معنایەوە یەک تۆ کەسێکی وشیاری ئەرکێکە لەسرت کە تۆ پابندبی بەو یاسا و ڕێسیانە بەڵام ملکەجبوون بابەتێکی ترە ملکەجبوون بەشێکە لە کۆیلایەتی بەڵام کۆیلە نییە ملکەجبوون عادەتەن لای شێت زیاتر دروست دەبێت لای ئەو کەسانت زیاتر دروست دەبێت کە کەسایەتێکی فشۆڵ و لاوازیان هەیە و بەهۆی پەروەردەوە بە شێوەیەکی گشتی ئێمە پەروەردەی ئێمە فێرکردن و پەروەردە دائما خەڵاتی ملکەجبوون ئەین ئەو کەسانەی کە ملکەجبوون ملکەچەند زیاتر بەبێ ئەوەی گفتوگۆ بەبێ ئەوەی بە عقلێکی ڕەخنەگرانە تەماشای شتەکان بکەن بەڕاستی ئەڵێن کوڕی چاکن و مؤدەبن و عاقلن لە ماڵەوە و لە مەکتەب و ئەمان بەس ڕاستە دکتۆرەوە نەنەبێت بێگومان ڕاست نییە ئەوە بن بەحسی ڕاستە تۆ جەنابەت بۆ نمونەوەکو پرۆفیسۆرێک من وەک پێشکەشکارێک گریمان هەواداری لایەنێکی سیاسین ئەم لایەنە سیاسیە بەیانی قەرارێکی نادروست دەرەکات ئێمە ئەشەو بیلای بۆ بکەین من وەصفی حاڵەتەکە بۆکەم بەڕێز ڕاست نییە بە هیچ شێوەیەک ملکەجبوون شۆرانە بۆ شتێک کە بیری لێ نەکەیتەوە و لەبەر هەندێ هۆکار لەبەر هۆکاری ئەوەی کە کەسەکە کەسایەتێکی لاوازی هەیە و با بڵێن قەوارەی بیرکردنەوەی یاخوا ئاستی وشیاری زۆر لاوازە و هەست بە مافەکانی خۆی ناکە و بە چاوێکی بە تەماع تەماشای ژیان ئەکا بۆ کە ئەو ملکەجبوونە چی ئەیاتێ بەڕاستی جۆرێک لە خەڵاتیاتێ لەبەرەوە ئێمە ملکەجبوون تا ڕادەیەک ئەتوانین بڵێن کەسایەتێکی نەمەتی دروست کردووە کە ئینسانێکی عاقڵە و باشە و گوێڕایەڵە و ئەوەش یعنی وەکو خانم وتی پەروەردەکەمان وای کردووە کە ڕێخۆشکەر بێ بۆی کە وابی نەک هەر پەروەردە ڕاستە پەروەردەکەش پابندە بەچیەوە بە هەندێک کولتور و مەوروسە فکرێکەوە بەڕاستی وامان لێ ئەکا کە کەسانێک ئەگەر بە ئازادانە بیر بکەنەوە بە عقلێتێکی ڕەخنەگرانە بیر بکەنەوە بێگومان کەسانێکی زۆر خۆشەویست نین لەناو کۆمەلگا ئەڵێ ناوانە لا دەرن
لەبەرەوە ملکەجبوون بە هەموو شێوەکانیەوە شیشی باش نییە. بەڵام پابەندبوون هاوڕای بەڵێو نەخێرێک گەگەر جوابم بیتەوە هاوڕای پێشەکی بەرنامەکەمی کەوتم با بڵین کۆیلەی سیاسیمانەیە کۆیلەی لایک و کۆمنتمانەیە کۆیلەی چوزانم عاشقمان هەیە من ئەگەر ئەو چەمکەوت دەستەواژەیە بگۆڕی من لەگەڵ هاوڕانیم لەگەڵ بەکارهێنانی کۆیلە باشە کۆیلەکە بگۆڕین بە ملکەجبوون بڵێ ملکەچی بەڵێ هەیە زۆریش هەیە و ئێمە تەجیعیشیەکەین و خەڵاتی شێنە پێت ناڵم ئەوانەی کە ملکەج نین و کە زیاتر ئازادن و سربەخۆن و سەرخۆیانی بیرەکەنەوە و سیرکە لووتکەی وشیاری لە ئازادیە خۆی ئەرەخسێنێ لەبەرەوە ئەوانە زیاتر ئەوانەی کە ئەڵێن لە دەرەوەی سربەکە ئەخوێنن زۆر دەنگیان درێر نییە خۆش نییە دەسەکانە خۆش بێ دەسێکەوە لێ کرد و تۆ قسە بکە بە کورتی دەسێکەوە لێ کرد چی بوو ئەو نیپاڵی و فلیپینیانەی کە بە وەجبە هێنرێنە ئەم وڵاتەوە و دابەشەکرێن بەسەر ماڵە دەوڵەمەنەکانە ئەمە کۆیلایەتی نییە بە زۆرە هێنرێن بە ناوی ئیشی کەوانی و لە ماڵەکانیشە ئیشیکیان پێکرێ ئەمە کۆیلایەتی و کڕین و فرۆشتن بە ئینسانەوە نییە کۆیلایەتی چۆن نەماوە نییە کۆیلایەتی باش جانویستە قسە ئەش قوربان ئێستا لەوانەیە ڕەزامەندیمان دابێت لە جیات وشەی کۆیلە ملکەجبوون بەکاربێنی بێمە سەر قسانی خۆم ملکەجبوونێکی ئامانزدار هیچ ئایبێتیان نییە تۆ ملکەچی 4 ساڵ لە زانکۆ بخوێنی بەگوێ پرۆفسۆری بابەتەکە بکەی هەر 4 ساڵەکە لە وەختی خۆی لە کلاسەکانە ئامادەبی ئیمتیحان بکەیت بۆ ئەوەی ئامانجێک هەیە لە دوایەوە شەهادەیەک وەرەگری و دەستەکەی بە ئیش و کار ڕۆژانە باش بە ئەمە لێرە خەتێک دانێ من لە تۆ تێگەیشتم دڵنیان بینەریش لەوە تێگەیشتووە ئەمەی تۆ باسیەکەی بە شێوەیەکی گشتی سیستەمە ڕەنگە لە ناو سیستەمی شاجۆرێک لە ملکەچی هەبێت تەواو بە ئەلێرا بۆستین بۆی کە ئێمە من مەبەسمە لەم بەرنمەیە ئەو کەسانی ئەو با بڵین ئەو کۆیلانەی کە بژاردمان یا بە دەستەواژەیەکی تر ئەو ملکەچ بوونانەی کە بژاردمان کە دکتۆری شتی ئەگەر قەرار بێنای ملکەچیشی لێ بنین هەر تەواو نییە وەنیە خانم شاجوان خان مەبەستەکەی من ئەوەیە با بینە سەر ئەوەی کە ئەو بە کۆیلەبوونەی خۆمان یعنی ئێسا بۆ نمونە جەنابەت بە نمونەیەنەوە ئەفو جەنابننا نووسەرێک بە نمونەیەن سیرەکەی یەک دنیا کۆیلەی هەیە خۆ کۆیلە چیە خۆ کۆیلەکار ئەوە نیە ئاوای بۆ بکە کۆیلەکە ئەوەیە لێو قوبوڵ ناکات تۆ بڵێ ئەو دێڕێ بەرز و نزمە ئەو خوا و لە کۆتاییشە نووسەرەکە خۆشی کۆیلەی شوێنێکی ترە ینی فەلسفەی کۆیلە بوون ئەمان وەستێنە لە شوێنەکە کە بیر نەکەینەوە کە هەندێشتمان لا پیرۆز بێ من ئەمەوێ لەویا قسەم بۆ بکەی کە شەرعێتی بۆ کۆیلە بوونی کە ئێسا لە ناو سۆشیال میدیا ئەیبینی بۆ نمونە تۆکو ئەستێرەیەکی دیاری سۆشیال میدیای کوردی با بڵین شەرعێتی پێی مەسەلەن ئێستا بۆ نمونە شەرعێتی بۆی کە تۆ شتێکی ناڕەوا و نابەجێ بکەی بەڵام هەوادارەکانە هەر لەگەڵ تا بمێننەوە نەخێر ئەمە بۆر کەسێکی تر بەتاکید وەنیە ئەنجا بینە سەرباز سۆشیال میدیا و ملکەجبوونەکە کاک دەن ڕێک ئەو بابەتەی تۆ بخینەوەی ئێمە با لە خۆمانەوە دەست پێ بکەین وەکو با بڵێن ئەستێرەکانی سۆشیال میدیا لە ناو دووکەوانە بۆچی ئێمە ملکەچین کەوەمان کردو بە ئیش سەرەکی خۆمان هەر وەکو یەکێک فیتەرەیەکێک کە فەلاحە باشە تۆ ملکەچی هەندێک بابەتی بتێو نەتەوێت تۆ یەکەم شت کۆنتنتێک هەیە بێ دروستی کێ ڕۆژانە کەواتە تۆ ئەگەر ئەو ڕۆژە نەخۆش بی زەوقت هەبێ نەبێت کەسێکت مردو بێت تۆ ئەبێ ئەو ڕۆژە کۆنتنت بڵاوکەیت بەیانی باش هەتاخوا حافیزی ئەگە ناڤیۆرەکەت ئەڕوا بۆ لای کۆمپیتیتەرەکەت منافەسەکەت کەوا برادری تۆ ئەویش ئەستێرێ ئێجا تۆ لەو ڕۆژەیە ناچاری سیناریۆ دروست بکەیت چونکە ڕۆژێکی ئاسایی کوردێک هەر ئەوەیە هەڵەسێ و نانەخوا و تو لە ماڵی ئێوەش هەر نانەخورێ و ئەڕۆی بەدەوام و دێیتەوە لەگەڵ دوو برادری کابینیتەوە سێری تەلەڤیزۆنەکەیت وەخەوی تۆ بێت هەندێک تووشی خۆی پێوەکی بچی بۆ هەندێک شوێن کەوا گیرفانت هەڵی ناگرێ وەکو ئەستێرە بەڵام ئەبێ بچی بۆ ئەوەی کە سێرتەکا و بەکارهێنەرە بڵێ ئەوە چۆتە شوێنێکی خۆش با ئێمەش بچین جاوا پێت بڵێ ملکەچی چی کەشین ملکەچی کۆمپانیەکانین تۆ کۆمپانیایەک پێتەڵێ ئەبێت ڕەکلام بۆ بکەی بۆ ئەم بابەت تۆ ڕەکلامێک نەکەی دوو نەکەی سێ نەکەی کەواتە تۆ ئەمری لە برسە
بۆیە من بە برادەرەکانی خۆمەڵێم ئەوانەی ئەستێرن لە سوشل میدیا ئەڵم کاک ئیشێککە بدۆزەوە ئەستێرە بوونەکەت بۆ دوای ئێواران بۆ دوای ئیش هەڵبگرە بۆی محتاجی نەبیت من بەرهەمێک کوالێتی ینی دەرەجی کۆی لە بوونەکە و زۆر بەرز نەبێ بە هەموو شتێ ڕازی بی بزەبت هەر قەرار بێ کۆی لەبی تۆزێ کاک دەروم برادرم هەیە ئەستێرەیە لەوانەیە زۆر لەم بەناوبانگترە ئەو بابەتی کە خۆی ڕێکلامی بۆکان نایدا بە ماڵ و مناڵی شەقی تێڵدا هەڵێ شتت خوا هێڵم باشە بۆ ڕێکلامی بۆکە هێڵە کاکە خەت مانجی ماسم 15 وەرەقە 20 وەرەقەی هەیە ئێ باشەوە ناو لێ چی لێ بنێن کاک دکتۆر لەم لاشەوە بەکارهێنەرەکە کە ئەبینێ ئێوە شتەکەی بۆ ڕازاوەتەوە باشترین بابەتە ئەچێ ئەی کڕێ ئەوە جۆرێکە گە بتێ من نامێ هەموو ینی تۆ سەیریکە ئەم کۆی لە بوونە گەشتۆتەوە ئاستەی درۆ پێ بکە بەڵێ شتێ بکەی کە نەتەوێ ڕیکلام بۆ زەهرێک بکەی کە خۆت نەیخۆیت و بیتە دەست خەڵک کەواتامە بابەتێکی قۆڵە یەک وچانی کوردۆرەگری ئەزانم بابەتەکە تۆزێک قوڵ و هەستیارە حەزەکەمیەوەش قسە بکەن ینی قسەیەکتان هەیە باش لە هەر شوێنێکا قسەتان هەبوو خۆشحاڵە بین بەس حەزەکەمیەوەش قسە بکەن خانم سیرکە ینی منەمێ زۆر وردی کەمەوە مەسەلەن بە جۆرێک لە جۆرەکان ئێستا خانمان خۆیان کردووە بە کۆیلەی مێردەکانیان مەسەلەن ئەگەر تۆ دیقەت بی کاتێک کە خانمێک پرۆسیا و سەرگیری لەگەڵ کوڕێک کاکات حەزەکەم ینی وەکو پیاو ئێوەش قسەتان هەبێ ئەم پیاوە بەرپرسیارەتیە توانم بڵێم لە 180 بۆ سەروی لەسەر ئەم پیاوەیە ئەم پیاوە بێ شوقە ماڵ بکڕێ تاسیسی ماڵ بکە قەنەفە و کەوانتەر بکڕێ ئاڵتون بکڕێ و هەموو ئەمانش معاملەی لەسرە دایکی کچەکەڵێ نەخێر 50 مسخاڵ باوکێڵێ نەخێر 6 مسخاڵ خاڵی کچەکەڵێ لە فلان سیتی بێ ئەمەڵێ وەهمێک یا وێنەیەک بۆ ئەم پیاوە دروستە بێ کە ئەم شتەی کڕیوە وەنیە بۆیە کاتێک کە پرۆسەکە دەست پێکات یعنی هەستکردن بە خاوەنددارێتی ئەو پیاوە بە جۆرێک لە جۆرەکان شەرعێتی هەیە لە بڕووی شتێکی کڕیوە وەنیە ئەمە تەواوە ئەم تێڕوانینە کاتێک هاوسەرگیری لەسەر بنەمای بەدەستهێنان بوو ئەبێ ئەو نەم ئاڵتون بۆ بکرێت ئەبێ خانووەکەم وابێت مەرجی مادی هەبوو واتە ئێمە هاوسەرگیری لەسەر بنەمای تێگەشتن و خۆشەویستی و مانە گەورەکەی دروستکردنی خێزان نەبوو تۆ خەریکی مامەڵیت و لە مامەڵەشە ئەو کەسێک کە شتێک بەدەسەهێنێت لەوانەیە بە مافی خۆی بزانێت هەر جۆنێ وێنەی کۆی لە بوو کە باسەکرێسیەکەی لە چاوی بەرامبەرەکەتە ئافرەتێک خۆی ڕێگە ئاات وەکو کاڵایەک مامەڵی لەگەڵا بکرێت ئەگەرنا ڕێگە نایەت سەنگ و قورسایی خۆی وەکو ئینسانێک وەکو ژنێک ناخاتە بابی ئاڵتونەوە نایخاتە بابی خان و ئەساسی ماڵ و سیار و ئەم بابەتانە و پێدوانیە ئێسا ئەمەیچێکە لەو جۆرە کۆی لە بوونانی کە ئاساییە بە ئاساییە بینێژنێک ئەگەر 100 مسقال ئاڵتونی بۆ کرا بێ بە شانازیەوە ینی ئارەقێکی نەڕۆژێکە لە ینی شانازیکردن بەوەی کە من ئەو جۆرە کۆی لە بوونە بۆ بە جۆرێک بە جۆرێک لە شانازیکردن لە بەرەوەی پێی وایە ئەم زۆرترین شتی بۆ کراوە لە خزمەکەی لە هاوڕێکەی ئەم قورسایی زیاترە واتە خۆی وەکو ئینسانێک نابینێت کە بێ احترامی لێ بگیرێ ئەبێ ڕێزی لێ بگیرێ احترامی خۆی لەوەی ئەبینێ زۆریشت هەیە واتە لەم سەردەمایەوەمان لێ هاتووە بوونی خۆمان لە هەبوونی شتەکانمانە ئەدۆزینەوە من چیم هەیە ئەو کات ئەتوانم شانازی بە خۆمەوە بکەم ئەگەر من نەمبوو کەواتە من کەمم کەواتە من سیقە بە خۆبوونم زەعیفە کەواتە کۆیلەیەکی دەوڵەمەند لە بڕۆپێکی ئاسایی هەژار بەقیمەترە ئێستا بەداخەوە وستی بڵێ چی ئەو جۆرە لە کۆیلەبوونە ئەو کۆیلایەتیە کە کۆمەڵگە دروستیەکە ئەم کچە بە تەنیا لە ماڵەوە بڕیاری نەیەوە چەندێک ئاڵتون بکایان نەیکایە بۆی بکەن دەرەوە کە ناوی کۆمەڵگەیە پێشترم بڕیارانەیان ناوە بۆیە بخۆی بە عیبی ئەزانێ بۆیە خۆی دیسانەوە جارێکی کە خۆی بە کۆیلە ئەزانێت ئەگەر ئاڵتونی چاکی بۆ نەکرێت لەبەرەوە ئەو کاتاڵە پیاوەکە قیمەتی من نازانێ من ئەوەنە بەڕێز نیم لە لای ئەوەنە جوان نیم لە لای ئەوەنە بە نرخ نیم لە لای داوای هەر شتێ بکەم بۆ بکە لەبەرەوە ئەوە کۆیلەیەکە کە کۆمەڵگە دروستیەکە وەکو هەموو کۆیلەکانی کە
وە کۆمەڵگەوای کردووە کە ڕاستەکە ناتەواو بێ ناتەواوەکە ڕاستە تێکەڵیەکەن فەرقە کۆیل لەبەرەوەی پێویستیان پێیەتی لەبەرەوەی تۆ کۆمەڵگەکە و بەدەست دەوڵەتەوەیە دەوڵەتیش سەرمایەداریش قەت حەزی لە یەکسانی نییە لەبەرەوە پێویستی بە دروستکردنی کۆیلە هەیە پێویستی بە دروستکردنی خەڵکی لاواز هەیە بە تایبەت ژن و مناڵ کاک دەروون هەر شتێک ناچار کرای تۆ ئەوە کۆیلایەتیە چی کۆیلایەتی ناچاری سەردەمی هەیە ینی سەردەمی هەیە لە ئینسانەکەیە ئەتەقێتەوە ێگەی ئەوەی گاندی ئەڵێ من بە قسەی وەستاکەم سەرۆکەکەم ناکەم ئاغاکەم ناکەم چیم لێیەکە ئەڵێ ئەگەرەوە نەکەی و کوژم قەیچێکە بابم کوژێ کە منی کوش خۆی زەریری تۆ ئێستا کێ بردوێتیەوە منی کوژرا بردومە تۆیان ئەوی زین و دۆڕاوە لەبەرەوەی کە ئەوەی پێیوتوە نەیکردووە ئەو سەرکەوتوو بووە ڕاستە مردووە بەڵام قسەکە لەسەرەوەی ئەم کۆیلەتیە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کە ڕنگ بێ بەرگێکی کەی بەراکرا بێ سە بەرگی نوێی بە بەراکراوە کە ئەوە تا کەسمان ناناسینەوە چ کۆیلەیە لە یەک شوێنایی دۆزیتەوە یعنی ئەمە حەزەکەم تاقیکەنەوە خەڵکەی کە گوێی لە منە تاقی کارم ڕەخنە لە ئاغاکەی بگرێت نازام بچێتی کە ئەڵم ئاغانی هەموو شتێکی سەرۆکە نازام نووسەرەکەیەتی گۆرانی بێژەکەیەتی چوزانم وەستاکەیەتی تۆ ڕەخنە لە ئاغاکە بگرە کۆیلەکانە دۆزیتەوە لە 5 کەسا کە ئاوا ڕەخنە و لەو ئاغایان کرد یەکسەر لە زمانەوە کۆیلە لە زمانە زۆر بە ئاسانی کەشفە بکە کۆیلێ لە ڕوخسارە دیار نییە زۆر سەربەرزیشە بەڵام کاتێ ئەیخیتە ژێر پرسیارەوە لە زمانی لە دەربڕینیە بۆ دەرەکەمە کۆیلێ باش سۆشیال میدیا دیسان مەسەلەن قسەیەکی کرد و بابەتەی غاندی مەسەلەن کاتێک کە با تەرجەمەی کینە ژیانی ئێستاوە مەسەلەن کاتێک فۆلۆوەرسەکانی تۆ وەکو ئەستێرەیەکی ناو سۆشیال میدیا داوای شتێکە لەیەکە داوای ینی ڕۆژانە داوای ئەوە لێکەن و پاڵیاوەتەوە لە ماڵەوە ئاوەکو تەزبیح هینێکی بەدەسەوەی مۆبایلێکی بەدەسەوەی سەیرەکە بزانە چێ زۆرتر خۆی بۆ نمایش کردووە لەسەرەوە وەستێ تۆش دەردی هەولێریە لێ خۆت کردووە بە قەشمەری سەر شاشەکە خواخواتە ئەمڕۆ شتێکە بێ بیکێ هیچ نەبێت چی دایکتێنیتە ناو سۆشیال میدیاتەوە کە ئاگەی لە دنیا نییە مەسەلەن چی بەواڵی ینی بەوانە چی ئەڵێ ینی مردنیان باشە وەکۆی کە با بڵین بابەتەکەی غاندی ینی بمری باشترە وەک لەوەی کە بمێنیتەوە بەو شێوەی کە بە قسەی ئەوان بکەی وەنیە درست ئەم بابەتە کە باست کرد کە یەکێک لە سۆشەڵ میدیا بە شێوەیەک لە شێوەکان بتەقێتەوە ئەگەر بێی بۆ لای کەسێک بڵێرێ منەمەوێ سناپێک دابنێم چی بکەم لە ماوەیەکی کەمە خەڵکێکی زۆر بینەرم بێ ئەڵێ لەگەڵ ڕێزم ئەڵێ بڕۆ ژنێک بێنە ژنێکی جوان بیخە با خێزانت بێ بیخە کۆتایی سناپەکانتەوە بۆ ئەوەی کە تۆ دەیتە سەر سناپی ئەو کەسە ئاخیر وێنەت فشانەدا کە پێوترێت کەڤەر شتی لە بابەتە بۆ ئەم کەسە ئەو هەموو سناپە بێ ببینێ بۆی بگاتە ئاخیر ڕسم کە ڕسمی ژنێکی جوانە ئێمە ئەمە ناتوانین بگۆڕین بەڵام هەر هیچ نەبێ لە کۆتای ئەم بەرنمەیە هەر یەک کە باسی جۆرێک لە کۆلایەتیمان کرد حەزەکەم چارەسەرێکشمان پێ بێ خۆگە دوو کەسش لە چایخانەیەک لە ئیسکانیا لە شعب ئەم قسانی ئێماکەن پێویستە چارەسەرمان پێ بێ چارەسەری ئێمە ئەڵێن چی ئەگەر ئێوە ئەو گەنجانە یان ئەوانەی جویان لە ئێمە ئەتانەیە ببن بە ئینفلوئەنسەر با ئەم ماوەی لایک و کۆمنتت کەم بۆ بێ با ساڵێک 2 ساڵ بخایەنێ بۆەوەی تۆ بی بە کەسێکی بەناوبانگ بەڵام ئەمانە مەکە چونکە زوو بەرزەبییتەوە زووش ئەڕوخی دووەم کەس کە دەسی ڕاستەقینەی هەیە لەوەی ئەم کەسانە کۆیلەتێکیان گەورابێتەوە دایک و باوک و خوشک و براکانەوە ئێمەی وەکو بینەر دەستخۆشی لێکەی ئەڵەیات خواوەش بکە ئەم جارەکە
داکتێنایە سەر شاشە پێ بڵێ با گۆرانێکمان بۆ بڵێ من کەی شتێکی باش هەبوو بڵاوی ئەەکەمەوە چونکە ڕست قونانی من لەسەر سۆشەل میدیانە سپاس بۆخوا ئەگەر بواە ئەبواە دەستم لە تێکدانی کۆمەڵدایەکەم زیاتر بواە لەوەی کە لە چاکردنی بەهات ئینفلوێنسەرێکتان بینی ڕۆژانە پۆستی کرد ڕۆژانە ڕیلی هەبوو بێجگە لە کەناڵە هەواڵیەکان ئێستا تۆ لەوانەیە ئەم ڤیددیۆ بکەی بەدە پارچە و بڵایکەیت ڕاست هەر کەسێکتان بینی ڕۆژانە پەیامی نەبوو تکایە وەکو گەنج ئەن فۆڵۆی بکەن بڵۆکی بکەن بۆ چونکە ئێوە دەستان هەیە لە گەورەکردنی ئەم کەسانە ئەگە ئێوە سریان نەکەن ئەویش ناچار ئەبێ وەکو ئێمەمانان بابەتێک بدۆزێتەوە کە لی باشە ئەمیان لە سایکۆلۆژیەکێکیان فیتەرەیەکێکیان لە شتێکیکە باشە بابەتەکەی خۆی قسە بکە بەڵام ئەوە ئێمە لە ماڵە وڵایکی بۆکەین و کۆمنتی بۆکەین و کۆمنتەکانمان ڕاستە جان ویستە قسە ویستمەوە بڵێم ئەم بەردەوام گرنگیدان بەڤی و پۆست و ژمارە فۆڵۆوەرسە زەرێکی زۆر گەوری لە کۆمەڵگەی ئێمە یاوە بۆ نمونە دکتۆرێک هەیە ئیتر کاتێک پێیجی دانا و پێیجەکەی بەقوت بوو بینەری زۆر بوو وردە وردە فۆکسی لەسەر ئیشەکەی خۆی لا ئاچێت ئیشەکەی ببەچی ئەوەی کە بینەرەکەی لە دەستنایەت بەردەوام بینەری زۆر بێت کەسێکی کۆمەڵازیان دەروون ناسە ئەوەی ئیشی دڵی لای ئەوەیە پۆست بکات خەڵک شتێک دۆزێتەوە سەرنجی خەڵک ڕاکێشێت وشەیەک بڵێت کە خەڵک لەسەر ڤیدۆکەی بوەستێت ئیتر وردە وردە فۆکسی لەسەر ئیشە ڕاستەقینە و ڕۆژانەکەی خۆی لاچێت بۆیە ئیشەکەی خۆیەتە خوارەوە پزیشکێکە وردە وردە ئیتر لانی زانستیەتە خوارەوە بۆ لەبەرەوەی ئەم گرنگی داوە بە سوۆشال میدیا ئەم ئیتر بووە بە ئەتوانین بەوانە بڵین کۆیلەی ناوبانگ بەڵێ کۆیلەی ناوبانگ ئەوە بەلایەوە گرنگترە وەک لە خراپش نییە گەر لەسەر بابەتەکەی خۆی قسە بکە وەنیە نەنا من کۆیلەیش خراپ نییە. بەڵام تۆ دەردی خانمەڵێ مەسەلەن شاجوان خانەڵێ پزیشکێکە ئەوەنەی ئەبێ ئاگای لای زانستەکەی بێ بۆچێتی مەسەن پزیشک بۆچێتی بەناوبانگ بێ یانی وەکو شقڵ بەڕاستی یعنی ئێستا بۆ نمونە پزیشکێک بۆچی کۆیلەی ناوبانگە بێ ینی پزیشکێک بۆچێتی تۆ جاران مەسەلەن ئەیانون فڵان پزیشک بەناو ڕەنگە لە بازار بوو بینێ کەس نەیناسێ ئێستا ئەوێ لە بازاریش بناسرێ وەنیە خەمونافسی زۆر بووە دوو حەقی خۆیتی من لێ ناگرم ئیشە بنا بەڵام لە خزمەتی پرۆسەکەی خۆیان ئیش بکە من کە لە ماڵەوە سێری ئەەکەم تۆ باسی بابەتێکی تەندروستی کاڵێ ئەمە مەدەنە مناڵەکانتان من باجۆلۆ بگرم نەوەک ئەو نەبێت ناچارم من سناپێک دابنم باسی تەندروستی بکەم ئێتخوا من باشترم باسی تەندروستی بکەم یا دکتۆرەکە ئەوەش گرنگە هەیە بۆ بە بەشێک ناپایتر کاتێک هەموو ئیشەکەی هەموو بیرکردنەوەی هەموو فۆکسی کەوتە سەر ئەوەی کە شاجوان خان ڕاستەکە من پزیشکم لایەوە نییە کە سەیرەکەی سڵفێدە بە سرنجێکی بەدەست منیش دەتوانم ئەم سرنجی پێ وای لێەکە ئەڵێ ئەمە تێکەڵکردنی فڵان شتە ئێکیان ینی ناڕاستە و خۆ پێ مەڵێ جلو بەرگەکەی وەکو پزیشکێک ئەمە تەداخولکردنی ئازادی کەس نییە بەڵام من ینی وەکو پیاوێک هەر پیاوێک سەیری ئەم ڤیددیۆ بکە سەرنجی لای سرنجەکە نابێت بزەبت سەرنجی لای شوێنێکی ترە بێ بەڕاستی ینی تۆ کۆوتی ژمارەی لاعیبەکە چەند بوو ڕەنجی نازام تەلەڤیزیۆنەکەیان چ ڕەنگ بوو ڕاستە ئەزانم باسی چیەکەی کاک دەروون کۆیلە و کۆیلایەتی تاوانە تاوانێکی گەورەیە مێژوویەکی ڕەشیشە ئەوانەی کە باسەکرێ ئەوە هۆگربوونە ئەو ئالوودەبوون کۆیلایەتی نییە من تۆ حەزم لە پێیجەکەی تۆیە تا ئەو کاتەی خۆم حەزم لێتی دوایی لاتە بم ئەمە مەجبور نەکراوە من سەیری تۆ ئەوە تەواوە ئێمە باسی ئەوە کە ببی بە کۆیلەی پێیجەکەی من سەیریکە کەسێک دکتۆرێک خۆی نمایشەکە تەقلە لێ هەرچێکە کۆیلە نییە و ئالوودەی موبایل بووە حەزەکە کچە مناڵەکان سەیری بکەن بۆ نمونە کوڕەکە کچەکەش حەزەکە مەسەڵەن پیاوەکان سەیری بکەن ئەمە کۆیلایەتی نییە کۆیلایەتی ئەگەرەوە نەپچوک بکرێتەوانەیە ئیتر ئەو مێژۆیەوە ینی ئەگەر ئەوە بڕە دەستکاری مێژۆکەژە بێ بکەینەوانێت چکی کۆیلایەتی بەڕاستی تاوانێکی گەورەیە ینی ناکرێت خەریکە جوانکاری بۆ کۆیلایەتیە کرێ کۆیلایەتی زۆر خەتەرە زۆر خەتەر ینی ئەوانە تەسەور کە ئەوانە جگەل لە ئالوودەبوون و خویەک یا حەس تۆت دیقەت بن پێشتر خەڵک سەیری مەسەن زیاتر فەیسبوک وشتی هەبوو دوایی مەزموعەیەک
شتی کە هات مەسا ئینستاگرام و سناپ و خەڵک زۆر ئاوا ئەڕواایەت هەنی سەردەمی هەیە خووە کۆیلایەتی نییە کۆیلایەتی زۆرە بێ چیتە قوڵاییەوانە کۆیلایەتی خەتەرە بەزەوە خەتەر نییە بەس ئەمەش خەتەرە ینی بۆ نمونە سەیریکە تۆ با ئێمە لەسەر پزیشکەکە لاچین مثلەن خەڵگەی کویلی کارکتەرێکی سیاسیە پەیجی هەیە ئەم کارکتەرە سیاسیە هەرچیە بکات ئەو هەرێکێکە لەو کەسانی کە دیفاعی لێگە و هەر کەسێکیش بەرامبەر ئەم کارکتەرە سیاسیە بڵێ لەل یەتە پەیجەکەتەوە 1 ملیۆن جنێوە پێ ئەیخۆ ئەمە خەتەر نییە ئەوە خەتەرە وەنیە تۆ باسی کۆیلەیەکی سیاسیەکەی وەنیە بەڵێ بەڵام کاتێ من خۆم بۆ خۆم یان کەسێک خۆی بۆ خۆی شتێکەکە ئێستا ئەو پیاوە باسیەوەی کرد چی ئیشە بە برادەرەکەی وتوتی بڕۆ ئیشێکی کە بکە کەواتە ئیشە ئەو پارەی دەسەکەوێت لێەوە پارەتەن دەست ناکەوێت یانی خەڵکە تاکید پارەی کەواتە ئیشە ئەوە پیش هەیە بەڵام زۆر قوڵ بوویتەوە تایە ئالوودەی بوویت وەکو جگەرە نێرگە لە خواردنەوە هەموو شتەکانی کە باشە با بیکەین بە دوا قسە کاتەکە زۆر ڕووی دەنی زۆر زۆڕی و هەستەکەم بەرچاوڕوونیشمان نابوو ئەگەر بە دێڕێک با بڵین هەریەکە و لە ئەزمموی خۆیەوە بە دێڕێکمان هەبێ بۆ چارەسەر نابڵین دوای ئەم بەرنامێ دەردی جەنابێت و دوگمەیەکی تر خەڵک کۆی لە نەبێ ینی خەڵک ملکەج نەبێ با بڵین بەڵام چارەسەر چییە؟ ئێستا تۆ لە گۆشە سۆشیال میدیایەکەی خۆتەوە چارەسەرێکم پێ بڵێ مەسەلەن چارەسەر چییە کە خەڵک نەبێتە کۆیلەی ئەستێرەکانی ئەستێری تر دەردی جەنابێت و لە ناو دووکەوانە ئەستێرە بە باش و خراپی و ئێستا ئەنوا وەشقال ئەستێرەمانەیە چارەسەر ئەمە چییە؟ ئەتوانین ئەو بابەتە گشتگیرتر بکەینەوە بڵێن مۆبایل باش ئەمە هەمووی ئەگرێتەوە باش بە سیاسەکە و خانەکە ڕاستە ئەم مۆبایلە توڵێکە ئامرازێکە بۆ تۆ بۆی بۆ شتێک بەکاری بێنی کە ئیشت پێ نەماوەکو سیارەکەی کوژێنیتەوە و گڵۆپی حوشەکەی کوژێنیتەوە ئەگەر نەتوانی بیکوژێنیتەوە یان ببێ ئەو بژی کەواتە تۆ یەکەم جار پێویستە بزانی تۆ ئالوودەی ئەو شتە بوویت ملکەسی ئەو شتە بوویت کۆیلەی ئەو شتە بوویت ئەمە جارە پێویستە بزانی کە زانیت خۆی 150 چارەسەرەکە دۆزیوەتەوە وەکو وایە تۆ نەخۆشی دوور لە تۆ ئەڕۆی بە دوای دکتۆر ئاگەڕی بزانین نەخۆشیەکە چییە ئەگەی بۆ لای ئەو دکتۆریڵێ کاکەمە تۆ نەخۆشیەکە لە دڵە جارێک کە زانی دڵە ڕاستەخۆ بەشەکانی کەی لەشت ئێسراحەتەکە ئەوڵێ باش بوو قاچم نەبوو دەسەڵێ باش بوو من نەبوو تەوە یەکەم جا بیدۆزەرەوە با مۆبایل نەبێ هەر شتێکی دیکە بێ بزانە ئەتوانی ڕۆژێک دوو سێ ببێ ئەو بژی ئەگەر توانیت تۆ کۆیلنی و بە جوانی بەکاری نەتوانی ئەمە تۆ کۆیلی ئەمە یەک دوو شت بکە بە ئامراز هەر وەکو باسمان کرد کە ئیشەکەت پێ نەما داینە سێ زیاتر لە دوای ژیانکردن بە وەک لە دوای ئەوەی لە دوای ژیانکردنی خەڵکی کەبی تۆ بۆچی پێویستە بزانی من بەیانیان هەڵەسم چقاوەیەکە خۆم سێ ڕۆژەکەم چۆن بەسرە بم ئەگەر ئەلم و زانیاریم پێدای ئۆکەی پێم نەدای قەپاتیکە بژی لە کۆتایی وەختێکی بۆ دانێ پلانی بۆ دابنێ وەکو تەرکردنی جگەرەیە بێبا بەڵێ کاکەم سوشل میدیا من لە هەفتەیەکە ئەوەنە سەعاتە بەکاری هێنم یەڵە با بیکەین بە نیوە دوای بیکەین بە چارەگێ من ئەمە بەشی خۆم وا هەستەکەم تۆش کەمتر لەسەر هەنگاوەکانە بۆ خۆکەشفکردن و چارەسەرکردن ئوستاز ئەگەر ئەمیش بزانم کەم لەسەر سۆشەڵ میدیا بێ من لە لای من پیشانێداڵێ ڤیۆرەکان سەعات 8 شەو بۆ 9 شەو بەرزە ڕێیتەکەیان منش لەو وەختەیە دێم ئەزمونونەکە و ئەو معلوماتی پێمە ئەیدەم بە جەنابەت و دوای سەعات 11 پۆز ناکەم سوکازام تۆی لێنی کەواتە کێشەکەمان هەردوو چارەسەر بوو بە تۆوە و بە منیشەوە دەسەکانە خۆشخانم زۆر بەکورد بۆی ئینسانێک نبین بە ئاسانی کۆنتترۆل بین بێت لە خێزانەکانمانەوە ئیش لەسەر مناڵەکانمان بکرێت و قوتابخانە هاوکاری مامۆستا هاوکاری مناڵ بێت کە ئینسانێک دروستکە بیر بکاتەوە و ڕەخنە بکرێت ڕەخنە قبول بکرێت دەمکود نەکرێت لە هەر شوێنێکا ڕەخنە گیرا قبولیکە ئیتر خێزانە یان مناڵە ئەگەر من ئینسانێکی دوای ئەمە ئامانجم هەبێت ئامانجم چۆن ئەبێت منەکو کچێک ئەگەر لە ماڵەوە فۆکس نەخەمە سەرەوەی کە بەردەوام بەدوای جوانکاری بەردەوام بەدوای مۆدە بکەوم ئینسانێکی سربەستم لە کۆتایی ئەتوانم هەنگاو بە هەنگاو ژیانم بەرەو پێش بەرم و نەبمە کۆیلەی هیچ شتێ لەو شتانەی کە ئەکرێ بم کە نەکۆیلە بەڵام ئەگەر ئافرەتێک بووم تەنها و تەنها خەیاڵم لای مۆدە بوو ئەمڕۆ ئەم ماوەیە مۆدی زۆرە مەیکەپێکە فلتەرەکانی جانتایەک بەڵێ فلتەرەکانی سناپچات
چی تازە هاتووە ئیتر تەواو من دوور ئەکەومەوەی وەکو ئەگەر ئینسانێکی پاری جانتاکە و پێ نەبێت کە ئەمڕۆ مۆدێتی ئەبی بە کۆیلی دوکاندارەکە ئەبی بە کولێ دوکانارەکە دواترێکی کارەکەی لەوانەیە کۆمەڵێشی تر قوبڵکەی بەرامبرت بکرێت ئەمە ئەو مەرحەلانەیە کە مرۆڤێکی کۆیلە دروستەکە ئامانجت هەبێت و مناڵەکەت باش پەروەردە زۆر بە کوردی من بە ئەزمموی خۆم ئەوەنەی کە ئەیزانم داواکەم تاک هیچ کاتێک پرسیار لە کەس نەکا و هیچ کاتێک لەگەڵ کەسێکی کە بیر نەکاتەوە. ئینسان ئەبێت لە خۆیان ئەبێت دەست ئەزانین چۆنە ئەبێت دەست بەریت بۆ ناو ئازارەکانی خۆت بۆ ناو تەنیایەکانی خۆت ئەلەویا خۆشببختی ئەدۆزیتەوە کە خۆشببختی و دۆزیەوە یعنی بە هۆشیاری خۆشببختی و دۆزیوەتەوە. پێویستە بە خۆتە لە پێشە پرسیارکردن لە خۆت خستنە ژێر پرسیارەوە و بە دوای چییە ئەگەڕێم من چیم ئەوێ من ئەمەوێ ببم بە دەروون گێژەن هەر یەکێک لەوانە ئەبێت 4 ساڵێکە ببن بۆ نابن ئەو چی کردووە ئێوە ناتوان بیکەن ئەبن بە فڵان کەس بیکە بڕۆ بەڵام دوای کەس مەکەوە بە تەنیا بیرکەرەوە بە تەنیا دەستخەرە سەر ئازارەکان و پێشڕەوەکانی خۆشە مەکە بە هیچ کەسێک و داوەند هیچ کەسێک ئەزمموی وەکو ئەوی کە نییە لەبەرەوە ئینسان خۆی ئەزانێ بەرەو چۆ ئەچێ خۆی ئەزانێکەی هەڵەسەکەی ئەخەوێ خۆی زانێن لە ناوە چیتیایە لەبەرەوە خۆت بڕیارەیت و خۆتیش هەڵەکانی خۆتە بێ بزانی ئەشی زانی قەت دوور مەکەوەرەوە لە خۆت قەت ڕامەکە بۆ ناو قەرەباڵخی بۆی تەنیا نەبی بەردەوام هەوڵ بە کاتە هەبێ بۆ تەنیایی خۆت بۆی بیر بکەیتەوە کەسێکی سەرکەوتوبی دەسەکانە خۆش ئەوەی مەبەستم بوو پێم وایە بێتوانیمان لە ماوەی ئەم کاژێرە دەست بخەینە سەر برینی کۆیلەتی لە ڕابردوو لە ئێستایە و قسەی هەموو میوانەکان چووە سەر ئەو ڕێگەی کە ئەزانین لە کوای ژیانابین کۆیلەین بۆیە ئەکرێ ئێستا من بۆ خۆم ئەوە تێگەیشتم ئەکرێ ئێستا مرۆڤ زۆر ئاسانتر کۆیلە بێ ئەگەر ئاگای لە خۆی نەبێت وەک گوتم ئەگەر کۆیلەی ئەوە بووی ئەبێ ئەم شەو بە جانتایەکی مارکەوە بچی بۆ فلان شوێن خانمی بەڕێز ئەگەر پارەی جانتاکەت پێ نەبووە بی بە کۆیلەی دوکانارەکە و دوایی کارە سادڕۆیە هیوادارم شتێکمان کرد بێ هیوادارم سەردەم و وشەی کۆیلایەتی کۆتایی پێبێت وافیس